دقيبيرەکەیتەوە هەر مردنی هەرەو کاتەتە هەر دقیبیرەکەیتەوە هەرە ساعتەتە قەت لە بیر ناچێت تا ڕۆژە دامێنەوە قەبرەوە لای قەت لە بیرم ناچێت چۆن لە بیر ناچێت 9 ساڵە دێنە سەر گۆڕی کوڕەکەیان و ساڵیادی دەستپێکردن یەکێک لە گەورەترین خۆپیشاندان و ناڕزایەتەکانی هاوڵاتیان لە دژی ئەو کەسانە دەکەنەوە کە بەسەر پشتی شۆڕش و خەباتدا گەشتە دەسەڵات و دواتر پشتیان لە بەڵێن و مەبدەعەکانیان کرد و گەندەڵی سەرتاپای داپۆشین. باوکو دایکی شەهید ڕێژوان یەکەم شەهیدی خۆپیشاندانەکانی حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی لە سەر مەزاری کوڕەکەیان وتیان هیچ سازشێکیان لە خوێنی کوڕەکەیان نەکردووە و سازشیش ناکەن. 9 ساڵ ئازار دەشێشین و هەموو ڕۆژێکمان فرمێسک و ئازار و برینی ڕۆڵەکانمان هەرگیز و شک نەبووتەوە بۆیە ساعتێکیش ڕوحمان ناسرەوێ ئازار و لە ڕوحمان ناڕوێ و لەم ناو ئازارە و فرمێسک و ئەمانیشدا بەرگەت دەگرین و هەرگیز سازش ناکەین. ئەتوانین بەرگری لە خوێنی ڕێژوان و شەیدەکانی تر بکەین بۆیە وەک پیرێکی کەفەت و وەکو باوکی جگەر سوتاوێک کە ڕۆڵەیەکی ئازیزم لە پێناوی ژیانێکی باشتر بۆ هەمووان بەخشی خۆشداریتان پێدەدەم. ئەم دەسەڵاتە هەمان دەسەڵاتی حەڤەی شوبات و ڕۆژانی دواییە هیچ نەگۆڕاوە. هەر کەس و لایەنێک لێی نزیک ببێتەوە با دڵنیابێ دوور دەکەوێتەوە و لە ڕێبازی شەیدان و شەقامی بەژمەینەتی کوردستانە. والله بێ ئومێدین ئومێدمان نییە هیچ پیان چونکە ئەوڵەمان قسە کردەوە و هیچ بێزار بووین وەڵایکەم ئەخەم و خەفەتەکەی شتێ بۆ ئێمە نەماوەتەوە ئەیانەمە دەست خوا خواقیان لێستێنە ڕۆژەکە بێ خواقیان لێ بچێن ئینشەڵڵا. ئەندامێکی پێشووی پەرلەمانی کوردستان دەڵێت پارتی وەکێتی ئەو چەکدارانە ڕادەستی دادگا و یاسا ناکەن کە بۆ پاراستنیان تەقەیان کردووە چون ئەگەر ئەوان ڕادەست بکەن ئیتر کەسی دیکە تەقەیان بۆ ناکات. چالاگوانێکیش دەڵێت خۆپیشاندانەکانی حەڤدەی شوبات بە ئامانجی نزیکردنەوەی دەسەڵات بوو لە جەماوەر بەڵام ئەوان بەگولا وەڵامیان دانەوە. ئەوەی کە دەسەڵات تا ئێستاکە بکوژان و تەقەکەرانی بە دادگایی نەکردووە و بە سزای خوای نەگەیاندووە ئەوەیە کە لەم وڵاتە لە ڕاستیە هەموو کارەکان بە حیزبی کراوە و بە تایبەتی مؤسساتی قەزایی لە هەرێمی کوردستانە بە تەواوەتی بە سیاسی کراوە و ئەوانە خۆیان بە تایبەتی پارتی وێچێتی کە دەستیان سوورە بە خوێنی ئەم ڕۆڵانە لە حەڤەی شوبات و ڕۆژانی دواییە نایەنێ بەست نایکەن و ئەگەر بێت و ئەمە بکەن لە ڕاستیە دوایتر کەسی تر تەقەیان بۆ ناکاوە کەسی تر بەم شێوەیە ڕوبەڕووی هاونیشتمانیانی کوردستان نابێتەوە. حەڤەی شوبات و ڕۆژانی دوایی کۆمەڵێک گەنج بوون داوای ئازادیانە کرد داوای زیاتر متمانەکردن بەو حکوومەتە و دەسەڵاتە کرد کە بێتە ناو خەڵکەوە بێتە ناو جەماوەرەوە و ببێ بە حکوومەتێکی تەواوی خەڵکی. ڕووداوەکانی حەڤدەی شوبات و ڕۆژانی دواتر ڕووداوێکی بێپێشینەوە کە میوێنە بوو بۆ پێی لە پاش ڕاپەڕینەوە بۆ یەکەم جار بوو لە بارگای فەرمی لایەنێکی سیاسی ژمارەیەک چەکدار بە ڕۆژی ڕووناک و بێماسک قەتڵ و عامی هاوڵاتیان بکەن و خەڵتانی خوێنیان بکەن. ئەوەی جێگای تێڕامان و سەرسوورمانە لەو ڕۆژەوە و پاش تێپەڕبوونی 9 ساڵ بەسەر ئەو ڕووداوانەدا نەک دادگاییە و کەسانە نەکراوە و بە سزای شایستە نەگەشتوون بەڵکو پلەی زۆرێکیان بەرز کراوەتەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.